والله من نمبیستووە یان نەمزانی کە هاتووە، بەڵام ئەگەر هاتبێت ئەوە تەوهینە بە میلەتی کورد بەڕێی من، یعنی کوردی ڕۆژهەڵات، کوردی هەموو لایەت قاسملوو سەرکردەیەکی کوردی هەموو لایە بوو، یعنی سەرکردەیەکی نەتەوەیی بوو و بە ئاشکرا ئەو پیاوە یعنی تێرۆری کردووە بە هیچ شێوەیەک، بە هیچ لایەنێکی کوردی، هیچ حزبێکی کوردی لە هیچ پارچێکی کوردستان بەڕێی من هەڵس و کەوت لەگەڵ ئەو کابرایە نەکا. ئەگەر نەشتوانن بیگرن مەسەلەن حەقا هەڵس و کەوتی لەگەڵ نەکەن، بۆ وەفدی ئێرانیش ئەگەر احترامی کورد بگرێ حەق نییە ئەو نوع کەسە بێنێ بۆ گفتوگۆکان. چەند جارێ هاتوو، ئەمە ئەوەڵ جار نییە، پێش ئێستاش چەند جارێ هاتە سلێمانی، هاتووتە ئێرە، هاتووتە، یانی شتێکە دووبارە بۆتەوە، شتێکی تازە نییە. بەڵام هەمیشە پەیامەکەی ئەوە بووە کە دەیەوێت نیشانی بدا وەڵام کوردی ڕۆژهەڵات تێبگەن، یعنی وا بزانێت کێشەیە کە ئەوە تێرۆری کردووە لەوێ، بەڵام فەرموو لە باشوور ڕەفتاری لەگەڵەکەن و هەموو جارێکایی هێنێ لەگەڵ وەفدەکان بە قەناعەتی من جۆرە تەوهینێکی تایە بۆ لایەنی باشوور، یانی و حەقە لایەنی باشوور حسابیەوە بکە و پێیان بڵێ بابە ئەم کابرای لای ئێمە تاوانبارە و قاسملووی تێرۆر کردووە، نامانێت ئێمە لە ناو دەلیگاسیۆنەکانە بێ، یعنی بەلای کەمەوە. وەڵی من زۆر جێی داخە کە ئەوە بەو شێوەیە، جێی داخە کە ئەو پیاوە توانێ بە ئاسانی بێ بۆ باشوور و گەڕێتەوە. من وەکو کوردێکی باشوور داوای لێبوردنەکەم لە کوردی ڕۆژهەڵات و جێی زۆر کەم ناخۆشە کە بەو شێوەیە بەڕاستی، چونکە ئەوی تاوانبار بێ لە ڕۆژهەڵات حەقە لە باشووریش وەک تاوانبار تەناکاتێ، لە باکووریش عینیشت، ئێمە یەک نەتەوەین و مادەم یەک نەتەوەین، هەر کەسێ سەرکردەیەکی لە هەر پارچەیە تێرۆر کردبێ یاخود دژایەتیەکی نەتەوەیی هەمومانی کردبێ لە هەر پارچەیە بێ، دەبێت پارچەکانی تەرش کاردانەوەیان هەبێ. لەبەرەوە من لەسەر ئەو ڕەفتارە داخی خۆم دەرەبڕم و لای لێبوردنیش لە خوشکبرانی ڕۆژهەڵات دەکەم.